با لە کاری مەکرەمە خۆیەوە دەست پێ بکەین. مەکرەمە کوردیە عەرەبیە چی پێڵەن لای خۆمان؟ بەڵێ ئەم کارە مەکرەمە ئەگەر بە کوردی وەسفی بکەین بریتە لە یاریکردن بە گرێ و گوڵنکە. و ئەمە هونەرێکی جیهانیە لە هەموو جیهانی شەهر ئەم ناوەی هەیە مەکرەمە لە هەموو زمانەکان. تۆ چۆن دەستە بەم کارەکە لەگەڵەوەی کە خۆت ئەندازیاریت چۆن بۆ نمونە کاتەکانت گونجاندووە لەگەڵ کاری ئەندازیاری و سەرقاڵیکردن بەم کارە دەستڕەنگینیەوە؟ بەڵێ وڵی ئەوە زیاتر حەزی خۆم بۆ ئیشی دەستی من هەر یعنی لە هەموو ئیشێکی دەستیا دائیمەن بۆ کەسە نزیکەکان و خێزانەکەم ئیشی دەستم کردووە ئیتر لە جلەوە بێ لە بوو کەڵا یعنی هەچ ئیشێکی دەستی حەزم لێ بەیەکێ لێم داوا کە بۆم کردووە تاو بەهرەیەوتیا بوو. بەڵێ ئیتر کە مناڵ گەورە ئەبێت و ئەوە بیرم کردەوە بۆچی شتێک بۆ خۆم نەکەم کە ئیتر بێ بەڵاینێکی ئەوە و بواری دیکۆری زۆر نزیکە لە ئیشەکەی خۆمەوانێ ئەوەی کە خوێندوومە کەواتە ئەتوانم هاوکارەوە بزەبەت ئیستیفادە بکەم لە تەجروبەی خۆم لە ئیشی دیزاینە وەکو ئیشی دیکۆر و حەزی زۆریشم هەیە بۆ کاری مەکرەمە چکە هەمێ تایبەتمەندی جیاوازی هەیە بەڕاستی. باشە تایبەتمەندەکانی چی؟ من ئەمانە لەکوێ دانرێ خات و گوڵان؟ بەڵێ تایبەتمەندی کاری مەکرەمە بە گشتی ئەوەیە کە کارێکی نەرمە یعنی توانرێ بە هەموو شێوەیەک بۆ هەموو شوێنێک بکرێت ئەمە یەک دوو مادەکانی لە سان و 5 بۆ لە ساسی ئەگەر تۆ هەڵی بۆ بیت ئەتوانی هەمووی هاوڕێ ژینگەن ئەزیەتی ژینگەنە کە ئەمە زۆر گرنگە لە ئێستاە و لە ئێستاشە زۆر ترێندا کاری مەکرەمە هاتوۆتەوە لە جیهانە ئەیبینین لە سۆشیال میدیاکان خەڵک زۆر حەزی پێکات هەموو شتێکشی پێ ئەکری ئەتوانی لە خوریەوە نیەمانە خوری بەکارهێنا یعنی لە ساسە لۆکەیە مادەکەی ئەتوانرێ بۆ ماڵ بۆ شوێنە گشتیەکان بۆ کافتریاکان بۆ شۆڕوم ئەوانەی کە دار ئەساسی ناوماڵ دەفرۆشن ئەمە بێ بەشێک لە دیکۆری شوێنەکان بەڕای من شتێکی جیاوازیشە بۆ کۆمەڵگەی خۆمان یعنی حەزم کرد شتێک بێنم کە بچێتە ماڵی تاکی کوردیشەوە. ئەشتوانێ و جلوبەرگانی کە خورین هەڵیان نۆشێنی تۆ جارێکتر ئاواشتێکی کارێکی مەکرەمە ئەبێت یان نابێت یان خوری تازە کاری بچووک ئەبێت بەس بۆ ئێستا مەسەن ئەم کارە بۆ کڕیمە دوایش داشم هێناوە یعنی ئەوە نییە بێ بیکەیتەوە هەنێ کاریە پێویستی بەداهێنان نییە وەکو ئەمایان تەنها ئەیچنیت و بەس بەڵام بۆ کاری ورد بێگومان تۆ ئەتوانی دائیمەن ڕیسایکڵین ئەوە شتێکی زۆر زۆر باشە جا خات و گوڵان کۆمەڵێک بابەتی زۆرت لەگەڵ خۆتانەوە ئەرکت کێشاوە ئەمەیە لە مایانەوە دەست پێ بکەم ئەمە ئێم ستاندا ئەمە بۆ چیە بێت ئەم بابەتە ئەمە بۆ خاتونێکی ئازیزم کردووە کە داوای شتێکی ڕەنگاوڕەنگی کرد بۆ پشتی سیسەمی ژووری نووسنەکەی ژوورەکەی ئەو بێجی و ڕەساسیە ڕەنگەکان تۆزیەهینن یعنی چۆن بڵێ نودن وتی حەزم لە شتێکی ڕەنگاوڕەنگە ڕەنگیتیانی ئەوێ بمە باڵانسێ بەڵێ ئەمە لە پشتی سیسەمەکە هەڵەواسرێ دیکۆرێکی زۆر جوان ئایا بە ژوورەکەت و ڕەنگیشی تیا لەسەر خواستی خۆی تەبان ئەمە تەجریدی مەکرەمەیە خۆی مەکرەمە کلاسیکەکە ئەمانە بەس ئەم ڕەنگاوڕەنگە تەجریدە یعنی سادە کراوەتەوە هەنێ نەخشم تیا بەکارهێناوە کە دەلالەتەکە ئەمە ئیشێکی مەکرەمەیە ئەمە کارێکی زۆر قورس دیارە چەند ڕۆژە پێچۆ بۆ ئەوەی کە ئەمە تاوکەی وەڵاهی کاری مەکرەمەش وەکو کاری هونەری یعنی بێ بە مەزاج و نابێ کاتی خۆش کاتێک ئەبێ کاتی بۆ تەرخانکەی و من خۆمشم لە بەڕوبەرایەتیم یعنی ئیشم هەیە بۆ ئەوەی ئیشەکە زۆر جوان دەرچێ و ڕەنگەکان بدۆزمەوە و ئەنجا ئەمە شتێکی تریشی گرنگە ئەم باشە گەورانە تۆ ئەبێت یەکەم جار ئەو خاتونە ڕاستمی شوێنەکەم بۆ بگرێت بۆم بنێرێ و ئەبێت دوورەکانیشین باتێت چکە ناکرێ ئیشێکی گەورە لە ئیش دەش فەزایەکی بچووکدا بزڵ ئەبێت قیاسەکانم بۆ بنێرێ ئیشێکی ئاوا بەلایانی کەمەوە سێ هەفتەیەکی بۆ داانێن بۆی زۆر ئیترەها زۆر پێک دەرچێت زۆر باشە ئەتێت تاوای ئەو کارانی کەیکەی زۆر بە جوانی پێشکەشی ئەو کەسێکی کە داوای کردووە ینی نامەوێت شتەکە ئەبێ خۆشم دەی ڕازی بم پێش ئەوەی ئەو کەسەش دەی ڕازی زۆر باشە لە ئێستا بۆ نمونە هاوڵاتیانی لای خۆمان تا چەند ئاشناییان هەیە بە کاری مەکرەمە تا چەند وەکو کارێکی تازە تەماشاکرێت و خواستیان لەسرە واللهی تقریبا تازەیە بەس خەڵک حەزیرێ ینی کە ئەیبینێت یەکسەر شتێکی جیاوازە و وەکوتم هاوڕێی سروشتە ئەمە زۆر شتێکی جیاواز تر ئێمە دیکۆرەکانمان دائیمەن لەو هەمان هەڵواسی و ئاوێنە ئەمە شتێکی جیاوازە لەبەرەوە خەڵک حەزیرێت باشە لەبری ئەوەی کە تابلۆیەک هەڵواسین لەو حەیەک هەڵواسین
چی شتێک هەیە بۆ نمونە ئەتوانیت ئاسایی بە هەڵێواسی چ تێناوە لەگەڵ خۆتا لە بەڵێ من بیرم لەوە کردەوە لە ئێستا زۆربەی خەڵک ئەچێت بۆ نمونە لایەکی دیواری ژوورەکەی ئەکا بە تابلۆی هونەرمەندێکی شێوەکاریەک هەمووی بۆ ئەنەخشێنێت تۆ ناکری ئەم کارە جوانە داپۆشی تابلۆی تری بخەیتە سەر بۆ نمونە ئەتوانین ئەگەر کارەکەی خۆت لە ماڵەوە یا دیوارێکت هەبێ ڕەنگێک بێت یاخود تابلۆیەک لەسەر نەخشان و ئەتوانی ئەم مەکرەمە کلاسیکەی بەسەرا هەڵواسی هەم جوانی ئەمە دەرەخات هەم جوانی دیوارەکەشت هەر ئەمێنێتەوە وەکو تیشم بۆ هەموو ژوورەکان ئەبێت باش ئەی ئەمان چێ خات و ئەمەیان بۆ هونەرمەندێکی ئازیزم دروست کردۆ بەڕاستی ماڵەکەی هەمووی شتی دەست و ئەوەیە یعنی لەسەر زەوق و سەلیقەی خۆی داوای کردووە ئەمە وەکو دیکۆرێک ئەتوانی لە شوێنێکە هەڵیواسی شتێکی جیاوازە لەکوێ هەڵەواسی ئەمانە زیاتر بۆی کە هەم ئایدایەکیش ئەگەر تۆزێک ڕایگیری بووی هاوکارانمان بتوانن وێنەکانی وەرگرن و جواشمان بیتەوە لەکوێ زیاتر ئەمانە هەڵەواسی ینی لە ناو ماڵە شوێنێکی دیاریکراو هەیە بڵێ دەبێت ئەم جۆرە کارانی یان بە ئارەزوی خۆت ئەتوانی هەڵیواسی و من کە ڕسمی شوێنەکەم بۆ ئەنێرن یەکسەر پیانەڵێم ڕێی خۆشم ئەم هەندێک جار شوێنەکە ئەگەر زۆر گەورە بێ ناکری ئەمیتیا هەڵواسی شوێنێکی باریکت هەیە بۆ نمونە ماوەتەوە تۆ ئەمیتیا هەڵواسی زۆر جوانی دەرەکەوێت ڕنگ تۆش ڕنگ خۆ دیارەکە یان خۆیان دیارەکە وڵی بە هەردوولامان زۆر باشە جا ئەمە کە سەرەتا هێنات ئاری و تێمە کە سەوەرەکەم هینی پەردە و ئەمانە بەڵام پەردەشتی پێ بەست تۆ لە شوێنی خۆ بۆستەوە جارجارە مەشاوە شتی پیشانی و جوایی ئەمە بۆ چەق و چەتاڵ و ئەم شتانێ وایە سەر مێزدانرێ ئەمەش لەسەر مێزەکەدا بێ بەسێت ئەوە و ئەمە زۆر ئاسانە یعنی تۆ ئەگەر مناڵەکەت لەگەڵ تا هاوکاریتەکە حەزەکات و فێری ئەوە بێت توانی ئەمانە بێت بە مناڵەکەت هەر خۆی کەوچ و چەتاڵەکانە بۆ حازرەکە و دائەنیت هەم دیکۆرێکی جوانە ئەمە بەڕاستی خاتونێک داوای کرد ئەوە نیە نزیکە بینەوە لە سەری ساڵ وتی ئەمەوێ سفرەیەکی تایبەت بە سەری ساڵ شتێکی زۆر جوانە هێناوە لەگەڵ خۆتا کە ئەو سێوانە تێکردو ئەگەر کێشی پیشانی کامێرەکانی بێ ئەمەش زۆر جوانە ئاری بەڕاستی ئێمە ئێستا مەتەخەکانمان بۆ بۆنەی ئەوەی کە زۆربەی کەس لە شوقەیە ئەژی ئەوە ناتوانی زۆر ئەها دیکۆر بەجیا هەڵواسی ئەمە هەم پراکتیکە شتی تیا هەڵەگریت و هەم دیکۆرێکی جوانی شە هەم کاری دەستیشە کە تاقەیەکی ئیجابی ئەیا بە ماڵەکەت بەڕاستی باشە لەگەڵ مەتبەخ و کەوانتەر و ڕەنگی کەوانتەر وانە ئارەزوی خۆتە چ بەڕاستی ڕەنگەکان ئەگەر ببینیت بە شێوەیەکی گشتی مەکرەمە ئەم ڕەنگە ئۆفوایتە یعنی ڕەنگی گشتیەتی دەبەرەوە بۆ هەموو ڕەنگەکان ئەگونجێت زۆر باشە جا شتێکی تر کە سەرنجی منی زۆر ڕاکێشاوە گۆشانەیە لەبەرەوەی ڕەنگە لە بازاڕەکانە جۆرەها جۆری جیاواز گۆشاوێ بەڵام لەم جۆرانم نەبینیەوە من ئاری بەڕاستی ئەمە زۆر جوانە زۆر جیاوازە بۆ نمونە ئەمە لە چه ژوورێکە ئاسایزانم بۆ ژووری میوان و بۆ بابەتانە بێ بەڵام لەگەڵ چ ڕەنگێکە ئاساییەت و ئەم جۆرە گۆشانە بەکاربێنی بەڕاستی ئەمە بیرم لەوە کردەوە ئێمە ئێستا خەڵک بە زۆری شوێنی دانیشتەکانیان مۆدرێنە ڕەنگی سادەیە تۆ تۆچێکی کاری دەستی ئەیەی تێ و هەم یعنی یا هەیە ئەڵێت تاقمەکەم هەر بە جوانی خۆی ماوەتەوە بەس دڵم نایە بیگۆڕم و ئەشمەوێت تازەگەری تیا بکەم ئەمە ئەتوانی گۆشە سادەکان بۆ شێوەیە ئەگەر کتێبی شوێی ئەتوانی بەڵێ بیگۆڕی نەگویشۆی گۆشەکە بگۆڕی ئەم دیزاینا توی لێتیوا چنیوتە بەڵێ یا بە لەزگەیە خود بە دووری بە لەزگەیە ئەستەکەم بە چەسپوانە لەبەر خاتری خاتولانە بەڕاستیە میشانم نەبوو ئەو بە سەریعی بۆ دەستەکانە خۆش بێ خات و گوڵان ئەمە پرسیاری بکەم ڕەنگە ئێستا بینەرێک هەبێت بینەری ئەم تەوەرەمان بێ حەزی لە کارەکانی خات و گوڵان بێ چۆن پەیوەندی بە تۆ بکە پەیجی تایبەتت هەیە دوکانت هەیە چۆنامە ئینشەڵڵا بەڕاستی من لێستا بە ئۆنلاین ئیشەکەم دەڕێی پەیجێکی ئینستاگرامەوە دیکۆ مەکرامی ئارت باشە لەڕێ ئەوە ئەتوانن داوای بکەن و ئیشەڵڵا بۆ داهاتوش حەزەکەم باینێکی دیکۆرم هەبێ بەنیازی گەورەتری بکەی کارەکەت قفڵە چییەوانە ئەمانە مەدالیای کلیە
بەڕاستی ئەمە خەڵکێکی زۆر حەزی لێتی لەبەرەوەی نەرمە ئەگری بەدەستەوە وەزنی نییە لە جانتاجێ ئەبێتەوانێت بۆ پیا و ژن بەڵێ یونیسێکسی پێڵێن یان بۆ هەردوو ڕەگەزە بێت بەڵێ و هەروەها ئەتوانی لەگەڵ جلەکان تا بیشۆی یانی بیخەیتە ناو هەساڵەوە هیچ کێشەیەکی نییە و ڕەنگەکانیشی بۆنەی ئەوەی کێمە بەرە و وەرزی زستانە ڕۆین ڕەنگەکان زیاتر هەوڵما بگوجێ لەگەڵ وەرزەکان زۆر باشە ئەو خڕی ناوەڕاست ئەمان بۆچی باش ئەمەیان ئەم کارە بە سادەی هێناومە ئەمە ئەتوانی بە دەرگای مەدخەلەکە تا هەڵی واستی کارێکی زۆر جوان دەرەچێت جیاواز واروە ئەتوانی بە پێی بۆنەکان شتی پێوەکەی بۆ نمونە ئەگەر بۆ سەری ساڵ ئەتوانی دیکۆرات سەری ساڵی پێوەکەی بۆ بەهار ئەتوانی گوڕی پێوەکەی بۆ شێوە یاخود لە ماڵەوە هەڵی واسی زۆر باشە لەسەر هەموو کارەکانی شت ئەمە لۆگۆی خۆتت پێ و کردو بەڵێ بەڕاستی من هەر لە ئەوڵەوە کەوتم حەزەکەم شتەکانم هاوڕێ ژینگە بن ئەمە چەرمی تەبیعیە ناچڕەڵە هێناومە ئێستامپم کردووە و پێم کردووە هەمووکو لۆگەی خۆم و هەمووکو شتێکی سروشتی زۆر باشە دەستەکانە خۆش خات و وڵان